سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویست، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی خەڵوەت پێتانەگەمەوە لە نێو مانگێک لە مانگە زۆر گەورە و بەبایەخەکانی ئێمە، ئەو مانگەی کە خوددا ڕێز و بەهایەکی وای پێبەخشیوە کە کردوویەتە وەکوەڵێ ڕووگەی هەموو مانگەکان کردوێتی ئەو مانگەی کە هەمومان ئەمانەوێت لەم مانگەوە یا لەم وێستگەوە بە جۆرە لە جۆرەکان بگەڕینەوە ئاشت بینەوە لەگەڵ خوددادا. ئەزمموی ئیمانی دوعا و نمونەیەک لە دوعاکانی نوری چاومان پێغەمبەر صلی الله عليه وسلم تەوەری ئەمجارەی بەرنامەی خەڵوەت دەبێ کە ئێمە ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانداین چۆن لە دیدێکی عیرفانی و ئیمانیەوە دوعا بکەین. دوعا ئەوەندەی لەسەر وتراوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە مۆخ و کرۆکی هەموو عیبادەتەکانی ئەژمار کردووە بۆ ئەوەی ئێمە بزانین لە بەرامبەر زاتێکی بەدەسەڵاتەوە، زاتێک کە خەزێنەکانی پڕن لە ڕەحمەت و میهرەبانیەوە چۆن دوعا بکەین. با ئێمە لە دیدی خۆمانەوە سەیری خوددا نەکەین. زۆر جار ئێمە لە دیدمان بەرامبەر بە خەڵک لەوەی کە شتێکمان بداتێ یا نەمانداتێ ئاواش بیر لە خوددا ئەکەینەوە. ئەبێ مەولەوی ئاسا بڵێن یا کەریم دەخیل کی عادەت کردن تۆ شەوە دەرگای کەریمان بردن. لەگەڵ زۆر بەڕێز جەنابی مامۆستا کامەران سیوەیلی شارەزا و سپۆڕی بواری عیرفان و ئەدەبیاتی ئیسلامی پێکەوە باز لە ئەزمموی ئیمانی دوعاکەین، بەڵکو ئەوەی ببێتە دەرمانێک بۆ ئەم مانگەی پیرۆزی ڕەمەزانمان و ئێمەش لە ڕوانگەی قسەکانی بەڕێزیەوە بتوانین بەو شێوەیە کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دوعای کردووە و لە بەرامبەر زاتی حەق تەعالایە پاڕاوەتەوە ئێمەش بەو شێوەیە بین و بەو شێوەیە دوعا بکەین. مامۆستایان زۆر زۆر بەخێر بێیت. سپاس بۆ ئامادەبوونت. سپاسی جەنابتان. یاخوا سەلامەت بی و تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانیشتان قبول و وەرگیراو بێ ئینشاءالله. اللهم ئامین ئەجمعین ئینشاءالله هیچ نابیشتان. کتێبە فقیەکان زۆریان لەسەر دوعا وتووە، فەرمودەی زۆرمان لەسەر دوعا هەیە، ئاداب و مەرج و ڕێکارەکانی دوعا زۆرن. من پێم خۆشە جەنابتان ئەوەی کە لەسەری ڕێکەوتین ئەم شەوەمانوێت لە دیدێکی عیرفانی و ئیمانیەوە باز لە دوعا بکەین، یا بچینە نێو کرۆک و قوڵایی دوعاوە بە هەر لە سەرەتاوە بپرسین دیدی تۆ وەکو کەسێکی عیرفانی چییە بۆ دوعا؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي خلق السماوات والأرض وجعل الظلمات والنور والذين كفروا بربهم يعدلون. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه الطيبين الطاهرين أجمعين. سرتا هاتني مانجي برخير وبركة ورحمة ومغفرة رمضان لجنابتو لبراني بشتي كاميرا ولهم مسلمانان وهم أبرزاني كبديار مانون بيروزكم. زور سپاس. خواهی گەورە بیکاتە مای ڕەحمەت و بیکاتە مای مەغفرەت بە هەمومان ئینشاءالله، بیکاتە مانگێک کە بتوانین بە خۆمان نابچینەوە. خواهی گەورە بیکاتە مانگێک کە بتوانین دەستمان بەرزکەینەوانێ و ڕازەکانی دڵمان هەڵڕێژین ئەمجارە. ڕێگەمان بدا، تەوفیقمان بدا کە بتوانین ئەوەی لە ناخمانە نەماتوانی وە بیڵین ئەمجارە بیڵین. عاریفەکان فەرمیوانە دوعا پەیژەی تاوانکارانە پیاسە دەکەون. کەسانێک کە لە وێزگەیەکە ڕائەوەستن بە خۆیان ئەچنەوە کەم و کورتیەکانیان ئەوەی کە پێویست بۆ بەدەمیەوە بچن بەدەمیەوە نەچوون، ساتەکانی غەفڵەت بەسەریان نەهاتووە. ئەلبەت تاوانکار لای ئاهلی عیرفان ئەو کەسە نییە کە دزی کردووە، قەتڵی کردووە و زینای کردووە، بەڵکو تاوانکار ئەو کەسێک کە لە ساتی لە ساتەکانە لە غەفڵەت ژیاوە، خۆی ون کردووە، ئەو کەسێک کە خۆی ون کردووە، ئەو کەسێک کە خۆی لێون بووە. بۆیە فەرمیانە دوعا پەیژە و پلیکانی تاوانکارانە پیا هەڵەزنن، پیا هەڵسەر ئەکەون بۆ سەرەوە. فەرمیانە دوعا کلیلی هەموو بەختەوەریەکە، ددانی ئەو کلیلەش بریتێ لە حەڵال خۆری، بریتێ لە حەڵال پاکی، بریتێ لە حەڵال زادەیی. بۆیە دوعا ئەگەر لە ڕووی زمانەوانیەوە بریتی بێ لە داواکردن و فەرمانکردنی بۆی ئیشێک جێبەجێ بکرێ، بەڵام فەرمانەکە لە ئاستێکی پلە نزمەوە داوا بکرێ بۆ پلە بەرز، پێی ئەوترە دوعا. دوعا بریتێ لەوە کە کەسانێک
لە ئاستی وجودی، لە ئاستی بوون، لە ئاستی دەرکەوتن لە وجودە چ پێگێکیان بەرامبەر بەخوای گەورە هەیە کەچی داوا ئەکەن و هیچ شەرم ناکەن پێ ئەفەرمونون بە ذاتی خۆت قەسم ئەبێ خۆش ببیت، ئەبێ پێمان بدەی، ئەبێ لەو گەنجینەی میهرەبانی و مەغفیرەت و لطف و ڕەحمەی کە هەتا ئێمە بێبەژنەکەی. فەرمووتە هەموو شتێک وكل شيء عندنا خزائنه وما ننزله إلا بقدر معلوم. قەدەرەکەی ئێمە کامەیە، ئێمە ئەومانەوێت کە بۆت داناوی. بۆیە دوعا بریتیە لە دەربڕینی ڕازەکانی بەندەیەک لە مەقامی حزورە لە حزوری خوایە، بریتیە لە هەستکردن بە وجودی خوا، بریتیە لە هەستکردن بە وجودی خۆت بەرامبەر بەخوا. ئەو ساتانەیە ئەگەر یەقینت هەبێت تۆ خوا نابینی، یەقینت هەیە ئەتبیستێ، ئەو تۆ ئەبینێ. یەقینت هەیە ئەو ئەوەندە خۆی پەنهان کردووە وەک ئەوەی تەنها گوێ بۆ تۆ بگرێت تا تۆ بە ئازادانە ئەوەی لە دڵتا هەیە بۆی هەڵڕێژی. چونکە دوعا لوتکەی خەڵوەتی نێوان عابیدێک و معبودەکەیەتی، نێوان عاشق و معشوقەکەیەتی، خەڵوەتگەیەکی ئەوەندە تایبەت و چێژبەخشە کە مرۆڤ وجودی خۆی تایە ئەزبوونەکە. دوعا مرۆڤ تایە بەر ئەو شوێنە ئەکەوێ کە لە دوعایە نەبێ لە هیچ شوێنێکی تری عیبادەتە بەری ناکەوێ. بەواتایەکی تر دیوێکی تری و وجودی ئینسان کەشف ئەکا بۆ ئینسان خۆی کە لە دوعایە نەبێ بۆی کەشف نابێ. ئەویش بریتیە لە مەقامی فەقر، مەقامی هەژاری، محتاج بوون بە خوا و بە نعمەتەکانی. ئەسڵەن محتاج بوون بە خوا خۆی لە پێشترە وەک لە نعمەتەکانی. زۆر جار مرۆڤ بیر لەوە ناکاتەوە کە محتاجی خوایە، خوا نعمەتەکانی خۆشی پێداوە. بەس کاتێک کە تۆ هەست ئەکەی محتاجی ذاتی خوا خۆی لە بەرامبەریە، لە بەرامبەر ذاتی خوایە نعمەتەکانی بەهای نامێنێ. ئەوەی کە ڕابعە ئەفەرمێت دۆزەخ بە دوژمنەکانت و بەهەشت بە دۆستەکانە بدە، من تەنها خۆتم دەوێ خۆت. ینی لێرەیە تەنانەت ئەم گوێی لە سزای خوددا و لە بەخشەکانی شینیە تەنها ڕووگەی یان بیرکردنەوەی یان هەستی لای ئەو معبودە ڕاستەقینەیە کە پێ دەگوترێ خوددا جەلە جەلالوه. جا ئێمە لە مانگی ڕەمەزانەین، یەکێک لەو ئاەتانەی کە هەر کتێب و شوێنێک بکەیتۆ لە باسی دوعایە بە دەلیل ئەیهێنەوانێ وەکو تەئسیل و ئیستیشهادی پێکەن، ئاەتێک ئەیهێنەوە لە سیاقی ئاەتەکانی ڕەمەزان و ڕۆژوایە. خوای گەورە فەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. وكو علامي طباطباي برحمة بي لتفسيرك الميزان في تفسير القرآن فرمي أسلوبك أوند الناس لم آياتها هي يعني إنسان ناتواني لبران برا خوي بقري. إمام قشيري فرمي وإذا سألك عبادي عني، ئەگەر عیبادەکانی من بەندەکانی من دەربارەی من پرسیاریان لێ کردی، عنی یعنی ذاتی خوا خۆی، نە صیفاتی نە ئەفعالی، هیچی نە. چونکە ئیمامی قوشەیری تەفسیرێکی سێبەرگی هەیە بە ناوی لەطائف الئیشارات، تەفسیرێکی ئەهلی عیرفانی و ئیشاراتی تەسەووفیە. ئەفەرمێ هەموو ئینسانێک دوعا و پرسیارەکانی بە ئەندازەی حاڵیەتی، لە چه حاڵێکا بوو لەو حاڵە دوعاکانی تەقدیمەکە. وإذا سألك عبادي عني جیاوازە لەو کەسێک کە ئەفەرمێ ويسألونك عن الروح، ئەوەن دەرباری مەخلوقی خوا پرسیارە لێکە. جیاوازە لەوەی ويسألونك عن الخمر والميسر، ئەمانە پرسیاری حکمت لێکە
کەسێک پرسیاری حکومەکە حاڵەکەی وابێ بە دوای حکمی شتێکە بڕوە کەسێک پرسیاری ڕوحەکە حاڵی وایە ئەی هەوێ لە مەخلوقێکی وەکو ڕوح تێبگە لە شوێنێکی ترا فەرمێ وەیەسئەلوونەکە عەنی المەحیض عن الأنفال عن الأنفال عن الأهل أم هم ويسألونك لهم شانا أفرمي قل أي پیغمبر صلى الله عليه وسلم تو پیام بڵێ مولانا فرمي أم هم قل يعني تا قيامت والقصة بيفرمي بلام ليريا عارف كان فرمي إمام القشيري فرمي أخواي جورا أفرمي أي محمد نعراست أخوه صلى الله عليه وسلم من ئەزانم تۆ تەرجومان و نێردەی نێوان من و عەبدەکانمی بەڵام ئیدی لێرە ناڵێم قول چونکە پرسیارە دەربارەی خۆم فەئینی قەریب خۆم نزیکم لیان ڕێگە نادا پێغەمبەری خوا جواب داتوە پێغەمبەری خوش ناکا بەواستە لە هەموو ئەو وەیەسئەلوونەکە هەمووی قول پێغەمبەر جواب داتوە صلی الله عليه وسلم بەڵام لەوێ خۆی گەورە قبوڵی نییە تەنانەت زمانی پێغەمبەرانی حەزرەتیش تشريفي شكر باري لي ڕێگە نادا ئەو قسە بکە ئەفەرمێ فإني قريب بەفا یعنی یەکسەر خوا خۆ جواب دا فەرمێ ئەگەر دەربارەی من پرسیاریان کرد ئەگەر داوایەکیان دەربارەی خودی خۆم هەبوو من خۆم نزیکم گرفتەکە ئەوەیە خوا خۆی نزیکە بەس ئێمە لەکوێین ئێمە دوورین علامەی طەباطبایی بەڕەحمەت بێ ئایەتوڵای طەباطبایی فەرمێ تاکە ئاەتێکە لە قورئانە 7 جار خوای گەورە ڕاناوی ئاخێوەر واتە قسەکاری بەکارهێناوەتەوە ئەفەرمێ فإذا سألك عبادي عني ئەمەی کەمێن فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني لأصل دعانية بس لنسينا بكسراء نسري أجيب إذا دعاني كاتب فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون أفرمي أوند الناس كأم آيات التاكة آياتك القرآن 7 جار ضميري متكلمي تابك رهاتو خوي إلا هرهم يعني بس خوي والله مداتو خوي تعريف وتفصيل دا بمقامك همو كتابة كان همو علماء وعارفين أم آياتان كله بالدليل كم دعاء كردن خو القرآن بريتي لدعاء أمن يجيب المضطر إذا دعا شي والله مداتو كاتيك مضطرك کاتێک کەسێک لە قوڵای تەنگژێگە دەست بەرزەکاتەوە دڵی بۆ خوا ئەکاتەوە کێ جواب بداتەوە ئەو هەموو ئاەتانی تر کە ناسکن باسی دوعاکەن بە دەلیل نیانهێناوە کەچی ئەم ئاەتە پیرۆزان بە دەلیل هێناوە یەکەم ئاەتەکە ئینووسن یەکەمیان مەقامەکەی مەقامی ڕەمەزانە ئەو ئاەتانن کوتیبە عەلەیکم الصیام هەموو سیاقی ئاەتەکان باسی ڕەمەزانە کەچی لەوێ خۆی گەورە فەرمێ ئەگەر دەربارەی من پرسیاریان کرد چونکە لە ڕەمەزانە ئینسانەکان قوڵتر بە دوا خوایە ئەگەڕێن چونکە قوڵتر بە دوا خوایە ناگەڕێن ڕەمەزان خاڵی ینی ئەو کاتەیە کە ئینسان جارێکی تر لە دوای 11 مانگ لە ماندووبوونی ڕوحی بەرخۆی ئەکەوێتەوە دوای 11 مانگ لە غەفڵەت لە بێئاگایی لە دابڕان بەخۆی ئاشنا بێتەوە بۆیە کاتێک کە بەخۆی ئاشنا بێ ئەزانێ وجودي لي ونا غافلة لوجود كبريت الأخوة يقولوا بويا فرميو وإذا سألك عبادي عني كواتم مانجي رمضان مانجي خودو زينو أزمن كردن إيماناني أفرمي عني برسيارك أكن درباري ذاتي خوا بويا برسيار كردنك دعاك أوان دو وجودي وإيمانية لدروي هربر جوان ديكا مرۆڤەکان ئەیان هەوێ ذاتی خوا خۆی بە خزمەتی بگەن ڕازەکانیان بگا بە ئەو ئیدی ئەو ناڵێ خوابی کە بۆ خاتری ئەسما و صفاتت کە ئەسما و صفاتی خوا چەنە گەورە نافەرمی خوابی کە بۆ خاتری قورئان چەنە گەورەیە یەکسەر باسی ذاتی خوا خۆیەتی ئەی هەوێ بڕاتە پێشتر جل جلاله بۆیە بابەتەکە وەندە ناسکە بەڵێ باست لە بەرژەوەندی کرد ونبوونی بەرژەوەندی من لە پێشەکەی ئاماژەم بە شتێک کرد کە زۆر جار من دەڵێم لەوە چێ مامۆستا کامەرانەگە داوای لێ بکەم بۆ بەرنامە تەشریف نێنێ لەوە چێگەر داوای لێ بکەم ئەم هۆکارم بۆ بگرێتە بەر ئەم ئیشەم بۆ بکە واستەیەم بۆ بکە لەوە چێ یا جارێ بۆ مەکاو یان بەلالوتێکەوە وەڵام مەداتەوە و
بەڵام ئێمە زۆر جار ئەم دیدە بەرژەوەندی لە بەرچاوگرتنە بەرامبەر بە خواش لە دوعاکان ماست دەکەم ڕەنگی داوەتەوە ئایا ئەمە بەرامبەر بە خالقێکە ئیتر وەکو ئەڵێ حاکمی مطلقە بەخشندەی مطلقە وەکۆڵی ئەحکەم بەڕەحمترینی بەڕەحمەکانە ئەم دیدە دیدێکی دروستە ئێمە لە دوعایا زۆر جار ڕەنگی پێدەینەوە و هەستمان پێ کردووە بە شێوەیەکی ڕێژەی دیدێکی دروستە بەس نەبێتە ئامانج بەڵێ لەویایە دروستە کاتێک کە تۆ ئەزانی هەرچی هەتەونیتە هی خوایە بۆیە تاکە سەرچاوێک کە داوای لێ ئەەکەی هەرچی شتێک پێت بدا هەر ئەوە هەرچی شتێکیش پێت نەدا هەر ئەوە لەوەی مەبەستمەوەیە مادامەکە دراوسێکەکەم دۆستەکەم شتەکەم یەک دووجار هەتن نامدا تێویتم منیش ئیتر ناسم لە دەرگای نادەمەوە ئەمە مەبەستم ئەمەیان بوو مادەم من دروست ساڵێکە داوای بۆم نە خۆشبەختیەک یان بەدەستێنانی شتێک لە خودداکەم نەیداومەتە ئیتر ئەم دەرگایە داخەم و جارێکی تر بۆ کۆڵێ نەعوذ بالله تر منەتم نییە و یان بۆنە پێویستم بەمە نییە دوعا بکەم ئەمە خاڵێکی تر عاریفەکانە فەرمون ئەمە جەناب تو خاڵێک تریش کاتێ قەرار بێ خوا هەموو شتێکی بڕی بێتەوە دوعا قیمەتی چییە جوانە ئەفەرمون قیمەتەکەی ئەوەیە ئێمە کارمان نییە بەسەر ئەوەی ئەو چی ئەکاتچکۆ ئەو شتە ئەکا کە خۆی بڕیاری لەسەر داوە بەس ئەی من چۆن بیسەلمێنم کە سکاڵام هەیە ئەی چۆن من خۆم تەسلیمی ئەو بکەم بیسەلمێنم کە خۆم تەسلیمی ئەو کردو ئەلێرە ئیتە عاریفەکان باسی بەرژەوەندی ناکەن عاریفەکانە فەرمون ئەگەر وەڵام نەدرێمەوە مەحروم بکرێم لە وەڵامدانەوەی دوعا پێم خۆشترە وەک لەوەی مەحروم بکرێم نەتوانم دوعا بکەم حتمما ئەوەندە لە خزمەتتانە باسی بەرژەوەندی وشت کراوە کە باسی عاریفەکانەکرێ هەمومان تێگەیشتون عاریفەکان لە دەرەوەی هەمووی بەرژەوەندێک مامەڵاکەن بۆ یەکسەر پرسیارە دروست دەبێ ڕاستە یەکسەر چاوەڕوانێکی ترمان لە عاریفە ئەزانین عاریفەکان بەو حاڵانی ئێمە عەرزم کردی ئیمامی خوشەیری نافەرمێ هەر کەس بە حاڵی خۆی داواکە داواکاری و دوعای هەر یەکێکمان بریتیە لە پێوەر و قیاس و قەدەری حاڵی ئێمە بەرامبەر بەخوا ئەگەر داواکاریەکانی ئێمە تەنها بۆ جێبەجێکردنی بەرژەوەندیەکان بێ کەواتە ئێمە خودایەکی بەرژەوەندگەرامان پەرستووە خۆمان تەسلیمی خوا نەکردووە ئێمە ئامادە نین خۆمان تەسلیمی خوا بکەین چاوەڕێ ئەکەین خوا هەرچی بۆ کردین داش بەداژی مەژەکەینەوە ئیدی ئەوەی کە ئەگوزەرەیە دوعا نییە عریزیەکە مامەڵەیەکە تەقدیمی ئەەکەی سەریگە سەفقەکە باشە سەری نەگە تۆش لێکشیت ئیدی بۆیە نە چێژی هەیە نە ئەزمونێکی ئیمانی قوڵە ناڵم ئەزمونی ئیمانی نییە بەس ئەزمونێکی ئیمانی قوڵ نییە و مرۆڤیش بەرەو کامڵبوون ناگەێنێ ئاخر بەشێ لە کامڵبوونی مرۆڤ لە دوعاکانی ڕەنگەداتەوە وەکو چی ینی بۆ منە چۆم زانی مرۆڤێک دوعاکانی گەشتونەتە ئەو پلەیە ئەو سنوورەی کە کەماڵ و وەکو ئەڵێ گەورەی ئەم مرۆڤەی لێ ئەخوێنرێتەوە حەزرەت صلى الله عليه وسلم حەزرەتی فاتیمەی پەروەردە ئەکرد چۆن دوعا بکە فەرمی فاتیمە بەیانیان و ئێواران بڵێ یا حەی یا قەیوم برحمتك ئەستەغیث ئەی ئەو کەسێ هەمیشە زیندووە ئەی ئەو کەسێ هەمیشە بەردارە بە میهرەبانی خۆت داوات لێ ئەەکەم فریام کەوە بە چۆن فریام کەوی ولا تەکیلنی إلى نفسی طرفة عین بە ئەندازی چاوتروکانێک نەمدەیتە دەستخۆم خۆ باوەی داوای بەهەشتوجانمی لێ نەکردووە داوای سەرۆت و سامانی لێ نەکردووە بە داوای پلەکانی دنیای لێ نەکردووە ئەمە مەقامی کەماڵ نەبێ ئەم دوعایە ناتوانێ بکات بەس حەزرەت چونکە مەقامەکەی کەماڵە صلی الله عليه وسلم چونکە ئەی هەوێ هەر بە هەنگاوی یەکەم فاتیمە عەلەیها السەلام بەرەو کەماڵ بگەێنێ ئەفەرمی ئەوە دوعا بکە یەکێکیژە لەو چوار ئافرەتەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شاتی بوودا کە کامڵە ئەفەرمێ چوار ژن تەواو گەشتونەتە پلەی کەماڵ یەکیان فاتیمەیە وانێ قوربان یعنی دوعاکە وابزانم باشترین بەڵگە و وەڵام بێ بۆ جەنابەت زۆر جوانە ئەی مەگەر حەزرەت
جاري تجي لخزمتها ولا شندي شو انتي شهر باسم كدوة يعني فرموا اللهم إني أعوذ برضاك من سخطك وبمعافاتك من عقوبتك وأعوذ بك منك خويا أنا أقرم بتولته عارف كان فرم أخو خوي هم عشقه هم دردك هم درمانك كشيتي زۆر جوانە مامۆستا کامەران زۆر جار ئێمە بە شێوەیەکی ڕواڵەتی ئادابەکانی دوعامان تەطبیق کردووە لە ژیانی خۆمانە بۆ نمونە دەگوترێ سپاس و ستایشی خوددا و سڵاواتدان لە پێغەمبەر صلی الله علیه وسلم خواردنت حەڵال بێ و جلو بەرگەکەت حەڵال بێ و خواردنەوەکەت حەڵال بێ ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر ڕوو بکەیتە قیبلە و دەستنوێژت هەبێ و بە عەرەبی بێ باشترە و دەست بەرز بکەیتەوە با بپرسم ئەزمموی ئیمانی و معنەوی دوعاکردن ئادابەکانی چین ئایا بۆ نمونە زۆر جار عاریفەکان بەسەرهاتی شوانێکمان بۆ ئەگەڕنەوە معروفی کەرخی شتێگەڵێ و مەولانا شتێگەڵێ و ینی خەڵکێکی لات و پوت و بێجل و بەرگ و ژەندە پۆش دوعایەک دەکا لە نێو ئەدەبیاتی عیرفانی ئێمەدا ڕەنگی داوەتەوە لە کاتێکا گونجێ یەک لە سەدی ئەو ئادابانش کە لە فقادانراوە ئەم شوانە و ئەم کرێکارە و ئەم ژنە ڕەچاوی نەکرد بێتم پێم خۆشە بزانم ئەو ئادابە عیرفانی و ئیمانیانە چین کە پێویستە ئێمە لە دوعایە پەنایان بۆ بەرین و ڕەنگیان پێ بدەینەوە هەر ئەوانی کە جەنابەت فەرمووت سنەتە دەستنوێژی هەبێت و ڕۆ قیبلە بێت و بسم الله بکات و الحەمدولله وسڵاوات و ئەمانە هەموو حەزرەت فەرمێتی صلی الله علیه وسلم کاتی تایبەتی بۆ هەڵبژێرێ کاتی عەسر بێ ڕۆژانی جومعە بێ کاتی بارانە بارێ ئەمە ئەوقاتە شەریفەکانن کە ئەو کاتانی کە پیرۆز و گرنگن کات زۆر گرنگە لە دوعایە بۆ نمونە سەیەکی کۆتایی شەوخوای گەورە فەرمێ وبالأسحار هم يستغفرون ئەوان لە کاتی پاشەوە ئەستەغفیرڵڵاه لە کات پێشبان بە تایبەت ئێستا کە مانگی ڕەمەزان و هەمومان هەڵەسین بۆ پاشە و گرنگە لە دەرگا بدەین کاتەکەی گرنگە پاشان فەرمیانە حاڵی شەریفی بۆ هەڵبژێردراوە پێغەمبەری خوا فەرمی هەر کەس بە ڕۆژوو بێ حاڵی ڕۆژوو بێ دوعاکە ڕەت ناکرێتەوە یعنی کات و حاڵ دوو ئادابی معنەوی قوڵن ئەبێ ئاگاداری بین ئەبێ ئەو ئادابە زاهیرانە بەڵێ بەڵام مەرج نییە ئادابە زاهیرەکان زەمانی وەڵام دانەوەی دوعاکانمان بۆ دەستە بەرکەن بەس حاڵەکە ئەیکا وەختەکە فەرمێ ڕیشە چەنی من گەرنێوە حزور شەرتەن مەتاشوش تاوە نەفخی سوور ئەمە ینی ئادابێکی زاهیریە بەس ئامانج لێی ئەوەیە کە لە خزمەت خوددا مەگەر ئەمە ڕەمزی عەقدێک نییە لەگەڵ خوا پەیمانێک نییە ئەیدا بە خوددا بەڵێ پەیمانەکە قوڵترە لە ڕیشێک ئەنی ئەوەڵەیە گەڕ ڕیشێ بۆ خەڵک فریودان بێ و بۆ خۆ جوانکردن و خۆنواندن بێ لەگەڵمانەیەتەوە حزوری خوا و ملکەج نەبێ بۆ خوا و لە خزمەتی خەڵکانە بێ من هەرە بێ باش بیتاشم و هەر نەی هەڵمەوە وانە بەڵێ قسەکەی عەرزم کردی ئەو کاتێک کە وە پەیمانێکدا بە خوددا ڕیشێک بەرێتەوە حزوری خوا کە خیانەتی پێ نەکرد بێ کە خەڵکی خیانەتەکەی کە تۆ خەڵکی پێ خەڵەتێنی ئەو ئامادەنی خیانەت لە ڕیشی خۆشی بکە ئەزانی ڕیژ لە مەقامێکە کەرامەتە هەیبەت بۆ ئینسانی جێڕێت بە تایبەت کە سپی ئەبێ تاڵی سپی عاریفەکانی فەرمون ئەوە نورە حەزرەتی زەکەریا فەرمی وەشتعل الرەأس شەیبە سەرم لە سپێتیا گڕی گرتووە نورە بارێ بۆیە ئەم بابەت ئەوەی کە جەنابەت فەرموو ئەوانی مقدیم ئەوە بابەتە ینی ئادابە زاهیرەکانن کە تەکید دەسەکەوە بەڵام لە ئادابە باتینەکانە ئەوەی کە هەیە لە هەمووی گرنگتر یەکەمینیان حوزورە ئەوەی کە عەرزم کردی لە کاتی دوعایە ئێمە هەست بە بوونی خوددا بکەین هەست بە بوونی خۆمان بکەین حوزور زۆر گرنگە ئەو فەرمودەی کە جوبریل لە شێوەی پیاوێکە بە جلوبەرگێکی سپیەوە دێت دەربارەی ئیسلام و ئیمان و ئەحسان لە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئەمە هەستکردنە بە وجودە ینی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تایبەت لە وەڵامدانەوەی یان لە پێناسەی بۆ ئیحسانەکان دەڵێ تۆ بە جۆرێ خوددا بپەرستی بە جۆرێ لە خزمەت یا دوعا بکەی کە ئەگەر تۆ ئەویش نەبینی وادا بنێ یان نەگەر وادا بنێ ئەوە ئەو بە شێوەیەکی ڕەها تۆ ئەبینێ و چابی لێ ئەو گومانی تیان نییە قسەکە ئەمەیە وەکو جەنابەت فەرمووت کاتێک کە تۆ ئەچی لە دوعایەکە یعنی ئێستا خۆزگە ئەمان وێرە ڕاپرسیەک بکەین بەس ئەمە ئیتر بابەتی ڕاپرسی نییە چونکە ڕاپرسی تا بکەین ڕۆحی دوعا کوژێ
بەس خۆزگە ئەمەنورە ڕاپرسێ بکەین ئەم خەڵکانی دوعاکەن چی ئەڵێن باوەڕ بفەرمۆ خەڵک هێژ لە دوعاکانیان شت ئەڵێ لای من و تۆ بێڵە بە کافری زانی بەڵام لە بینی خۆی خوایە هەست بە تاوانێک ناکەکەی لە چونکە ئەم قوڵتر هەستی بە وجودی خۆی کردووە زانیوێتی ئەوە لەحظێکم قسەی بکە حتى ماوس کامەران بۆ نمونە ئەوەی کە جەنابێت فەرمووی ئێمە لەوەی قامچی لێ هەڵکێشین ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کابرا لە سەفەرە هەرچی پێداویستیە لەسەر پشتی حوشتەکەیەتی وونە بێ و دوایی کە خەوی لێ دەکەی و حوشتەکە دێتەوە لەویا شتێک دەڵێ کە خودای گەورە پێدەکەنێ بەدەم ئەم بەندەوە دەڵێ خودایە سوپاس من خودای تۆم و تۆش بەندەی منی لە خۆشانە ئێمە فەرمودەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم گێڕاوێتیەوە و خدای گەورەش بەدەم ئەم بەندەیەوە پێ ئەکەنێت چونکە ینی ئەوەندە ناخێکی پاکی هەیە بەرامبەر بەخوا با لەفزەکەش و قسەکانیشی هەڵە و ناڕەوا بن ینی قسەکەی جەناب تاوا بۆ پژگیریکردنی قسەکەی بەڕێزت ئێمە پێ سەڵ لەم فێریکردون کە چووینە سەفەر دوعایەک بخوێنی وانە دوعاکەش لە قورئانایە لە قورئانایە دوعایەکی خۆی ئەفەرمێ دەست ئەکەین بە دوعاکە ئەڵێن اللهم إنا نسألك في سفرنا هذا البر والتقوى ومن العمل ما ترضى خوا داوي بر تقوى چاکر لێکین بە نسیبمانێکی هەر کارێک تۆ پێ رازی بی نەگەوەی کە من پێ رازی چکە مرجنی ئەوەی من پێ رازی بم باش بێ بۆ من ئەو شتی تۆ پێ رازی واتە خودایە ئەو شتەم بدەرێ کە تۆ پێت باشە ئەوە هەستکردنە بە وجودت ئەفەرمێ اللهم أنت الصاحب في السفر خوایە لە سەفەرەکەما تۆ هاوڵمی ئەخر لە سەفەرە ئینسان پێویستی بە خاوەن نییە ناکرێ خاوەنی هەبێ ئەکرێ هاوڵێکێ بێ بۆی ئاگای لێبێ ڕازونیازەکانی پێ بڵێ لەوێ فەرمی ئەنتە صاحب في السفر خوایە تۆ هاوڵی سەفەرەکەمی خۆ ئەزانین مەگەر خوا خاوەنمان نییە بێگومان بەس ئێمە لە سەفرە ئەمان هەوێ خوا هاوڵمان بێ هاودەمێکمان بێ هاوڕاز گوێ بگرە بۆ ڕازەکانمان هەست بە غەریبی والخەلیفەة في الأهل تۆ لە ماڵەوە وەلی ئەمر و سەرپەرشتی ئەوانەکی ئەمە بابەتی وجودیە ئەمە بەرکەوتنە وجودێکە کە عەرزم کردی لە دوعایە ئینسانە بێ هەستی پێ بکە بەری بکەوێ ئەو دیوە وجودی بۆ کەشفکە کە لە دوعایە نەبێت لە نوێژا کەشف نابێ بۆیە ئادابێکی تری باتینی دوعا چکە دوعا دوو جیواز ئادابی هەیە ئادابی ظاهری کە زانێت ئاداب باتینی جگە لە حضور ئەو حضورەکە ئەبێ هەیبێ ئیدی ممکنە ئینسان بۆ حضوروانەیە غەفڵەتی هەبێ بۆیە وتوە فەرمیانە خوای گەورە وەڵامی داواکاری کەسێک ناکات ناداتەوانێت کە لە دڵێکی بێ ئاگا و پرسیاری کردێ بەخوا قەسەم لەگەڵ دڵی خاڵی لە سۆزی عشق تەکراری حرفە بەز دەمی پڕیا خدا بۆیە پێویستە بێ فعلا بدەین حضورەکە ئەگەر حضورەکە نەبوو نابێت بەدڵێەوە ئەوە دوعا بۆ کراوە چاوەڕوانی چ وەڵامێکشەکە کەسێک نەزانێت داوای چی کردووە چی پێ بدەن بۆیە گرنگە بزانین لە دوعاکامانە داوای چی ئەەکەین و پێ داگری بکەین ئەزمونێکی تری ئیمانی حەزرەت لە دوعاکانیە صلی الله عليه وسلم حەزرەتی عایشە فەرمی مەگە زۆرترین دوعای پێغەمبەر نییە فەرموو ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة خوایە لە دنیا تۆ چی پێ باشە ئەوەم بدەرێ دەستنیشانی نەکرۆ فلانشت لە قیامەتیش هات تۆ چیت پێ باشە ئەوەم بدەرێ هەرچی داوا نەکرۆ ئیتر مەگەر ئەمە بۆ ئێمە دەرز نییە مەگەر ئوسوە ئەو نییە بۆیە کە ئەچێتە خزمەت حەزرەت خزمەت دوعاکانی صلی الله عليه وسلم ینی دوعاگەلێکی زۆر شیرین ئێمە لە ڕوکوع سوجودا بۆمان نییە ئايات بخوێنین بەس بۆ ئەوەی مرۆڤ لە ڕازەکانی دانەبڕێ حەزرەت فەرمی دوعاکانتان بخوێنن نزیکترین کاتێک عەبد کە لە خواوە نزیکە کاتی سەجدەیە ئیدی لەوێ مەقامی فەقر تحقیقە بێ مەقامی عبودیەت تحقیقی عبودیەت کە تۆ ئەیسلمێنی بەندەی خۆی هەرچی ڕازەکانتە لەوە هەڵگرێژە مەقام بۆیە سەجدەکە کە ئەوەندە نزیکە بیتوانێت وەسجود وەقتەریب بۆیە فەرمێ وەسجود وەقتەریب خوا خۆی قەریبە فەئینی قەریب بەس تۆش نزیک بەرەوە بۆیە دوعاکان بکەنەوێ
بۆیە ئەم ئادابە باڵتنیانە بەڕاستی گرینگن. ئەوجا زۆر گرینگە ئینسان کاتێکە لە باڵتنیە لە بەرام لە خزمەت خۆیان هەمیشە لە حوزوری خۆیە ئەبێ هەمیشە لە حوزوری وجودی شابێ و لە حوزوری مۆجوداتی شابێ. یعنی ناکرێ ئینسانێک بە دڵ داوا لە خوا بکات و دڵی بەرامبەر بە مەخلوقاتی خۆشتی کرد بێ. ئەنی کەواتە ئەم قسەی کۆتایی دەبێ ئەنی دڵیشی بە جۆرە لە جۆرەکان بەرامبەر بە مەخلوقاتەکانی خوا ینی ئامادەیەکی تیا هەبێ ینی دوعا دوو پەیوەندی ئاسۆیستونی ڕێگەخە ئەگەر تۆ پەیوەندی ئاسۆیەکەت وەکۆڵێ پڕ لە گرێ و گۆڵ بێ پڕ لە تاسە بێ پەیوەندی ئاسۆیەکەت لەگەڵ خەڵکا پڕ بێت لە بغز و کینە ئەوەی کە کاگناسر بە ڕەحمەت بێ فەرمێ خوێندنی ئاەتی ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ئەگەر بۆ مسلمانی لەبەری بێ و بیزانێ فەرزە هەموو ڕۆژە بیخوێنێت تا ئەو بغز و کینەیە کە لە دڵیا کۆ بێتەوە و دەرنەرێ. مەبەستم وێ ئەم قسەی جەنابەت کە لە کۆتایی وەڵامی پرسیاری پێشوە ئاماژەت پێ کرد لە دوعاە لە ئەزمموی معنەوی و ئیمانی دوعاە پەیوەندی ئاسۆیەکەی جوجودێکی هەیە حتمما هەروەکو جەنابەت فەرمووی ئینسان کاتێک کە دڵی پڕێتی لەو هەموو تاریکیە دڵێکی تاریکە توانە ڕازی شێبێ بەرامبەر بەخوا پێم وانە ڕاستە حتا ئەوەش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کابرا خواردنەوەکەی حرامە خواردنەکەی حرامە جلەکەی حرامە ئەسپەکەی کە بەسەریەوەیەتی حرامە ئیدی خوددا چۆن وەڵامی ئەم جۆرە دوعایانە دەداتەوە مەبەستی ئەمەیە تۆ ئەم چوار شتەی کە بە حرامی پەیات کردووە زەرت لە خەڵکی ترداوە ئاسایشی کۆمەڵایەتی دین کردو یاگینا خوددا تۆ بۆم نەبڕۆ ئەو بەروبوومانەی کە خۆڕسکن و بەو شاخ و دەرو دەشتانە سەوزە بن هەتا قیامەت لێیان خۆ خەڵک ناڵێت دزی کردووە بەڵام بڕۆ لە ماڵە دراوسەکەت شتێ بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم مەبەستی ئەمەیان بووە بەتەکید قسەکە ئەوەیە جەنابەت فەرمووت کاتێک کە تۆ بە هەر هەنگاوی لە هەنگاوەکان بە هەر مامەڵەکان دڵی بەرامبەرت حەزیەت داوە ئەخر خوا سەیری دڵی ئەویژەکات خۆخوای گوێ بۆ ڕازەکانی ئەویژەگرێ خوای گەورە وەڵامی ئەویژەداتەوە ئەی کەسێک پێغەمبەری خوا مەگەر فەرموو بترسن لە دوعای ستەم لێکراوێک یخۆستەم کارەکەش دوعاکە بەس کاتێک کە هەردووکیان ئەچنە بەردیوانی خوا ئێستەم لێکراوەکە لە پێشترە چۆن ئەو ستەمی لەو کردو و داواژەکە خۆی خاوەنی هیچ میهرەبانیەک نییە چۆن داوای چۆن ڕووی دێ داوای میهرەبانی لە خواکە حزورەکە ئەبێ هەبێت بۆیە ناکرێت بەبێ پەیوەندی ئاسۆیەکە بە تەما بێ بنەمای پەیوەندی کستونی دروستکە ئەو کەسە ڕەش و ڕجاڵی کە جەناب بفەرموون ئەو ژەندە پۆشەی کە هیچ ئادابێکی دوعا نازانێ ئەخر لە ئادابی دوعا گەورەتری لایە چکە دڵی کەسی نەڕەنجەن ئادابی دوعا بە ئەو چی کە هەموو ئادابەکان بزانێ بەڵام دەنگی نەکا بە عەبدەکانی خوا یعنی ئادابەکان چ قیمەتێکی کاتە نایبینێ بەس ئادابەکان لای کەسی قیمەتی هەیە کە هیچ بازنێکی لە خۆی تێک نەداوە لەو کاتێکی هیچ بازنێکی تێک نەداوە مڕاعات نەکردنی ئادابی زاهیر ئەبێتە تاوان بۆ ئەو زۆر ڕاستە من پێم خۆشە زیاتر بچینە خزمەت ئەو قودوەی حەسەنەی کە پێغەمبەرە صلی الله عليه وسلم با بزانین ئەو چۆن دوعای کردووە ئایا ئەو کات و شوێن یا بۆ نمونە چۆنی دوعایەکی وای کردووە کە ئیدی چاوەڕێ ئەوەشی نەکردووە ینی بۆ منە زۆر جا دوعاکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر قوڵن ینی لە جەنگی بەدردا کە دوعا دەکا هیچ شتێکی ناکە خوایە سەرکەوتن و ئەمەوە دەڵێ خوددایە ینی لێرەشدا هەر دەیەوێت سۆز و خۆشەویستی یان بۆونە عەشق و ئەبینی لەگەڵ خوددایە تازە بکاتەوە دەڵێ خوددایە ئەگەر ئەم کۆمەڵە موسڵمانەتیا بچن ئیدی جارێکی تر لەسەر زەویان ناپەرسترێتەوە کۆمەڵێ دوعا هەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیان کردوونی من پێم خۆشە لە زاری جەنابتەوە بچینە نێو ئەزمموی دوعاکردن و ئەو دوعانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئیزافە بۆ ئەوانەی کە پێشتر ئاماژەت پێکردن بزانین کامانن ئەو دوعانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کردوونی تەشریفی ئەچێتە تائیف بەردباران یەکەن قاچی مبارەکی و جەستەی مبارەکی و ڕوومەتی مبارەکی خوێنی پێدێتە خوار
زەیدی کوڕی حاریزە فەرمێ لە خزمەتیا بووم من عباکە خۆم بۆ ئەگەر بۆ ئەوەی بەردوشتەکان بەر ئەو نەکەون هەتا وەکو هاتین لە سێبەرێک لاماندا باخی عوتبە و عوتەیبی کوڕی شەیبە بوون جوبرائیل هاتە خزمەتی و وتی پێغەمبەری خوا گەورە سەلامت لێکە ئەو مەلایکەتیشی لەگەڵمە ئەو بەرپرسی شاخەکانە خوای گەورە فەرمێ من چاوەڕێم بەس ئەو ئەمرکان من هەردوو شاخی تائیفە دەم لێک بەس پێغەمبەری خوا زانێ ئیشی ئەو ئەمە نییە فەرمی ئومێدم وایە خوای گەورە لە نەوەکانی ئەمان کەسێک دروست بکات کە خوای گەورە بپەرستی ئومێدم وایە چکە ئومێدی بەخوایە هیچ لەحظەیەک نیت لە لەحظاتی ژیانی حەزرەت صلی الله عليه وسلم ئەزمونێکی قوڵی ئیمانی لە پشتۆ نەبێ ئەم ئەزانێ خۆ تۆی ئەگەر دوو شاخی بۆ لێک بدەن ئیتی ئیشەکە بەهای نامێنێت کۆتایی دێتەوە جا ئەم شتە هەر شارێک و دوو شاخی بۆ لێک بن ئێکەوتە بۆچی هاتووە خۆ بێت تحقیق بکرێت کە ئەمە ڕەحمەتەن للعالەمینە ئەزانێ ئیشی ئەم ئەوە نیە هەر کە درکی بۆ کرد ئیشی ئەم ئەوە نییە قبوڵی ناکە خۆ شتەکەشی بۆ عەرزە کرێت تەقدیر ئیختراحەکەشی بۆ کرێت ئەوە شت بۆ بکەین فەرمێ نا منەوەم ناوێت چکە ئیشی ئەم گەورەترە ئەم ئیمانیانە مامەڵاکە بۆیە فەرمێ ئومێدم سیقەبوون بەخوا متمانەی بەخوا ئەوەی کە لە نەوەکانی ئەمانە کەسانێک دروست بکە ئەهلی تەوحید بن دژایەتی پێغەمبەر نەکەن صلی الله عليه وسلم ئەنجا فەرمی دەستی مبارەکی بەرزەکاتەوەنی و دوعا دڵ کوڵەکەی خۆی فەرمی من سکاڵای بێدەسەڵاتی خۆم لای تۆ بکەم مەلائکەتێک هاتووە ئەڵێ ئەمر بکە دوو شاخەکەت بۆ دەم لێک ئەمە فەرمی مسکاڵی دەسەڵاتیشە بەڵام لە کاتێکان دەڵێ من بێدەسەڵاتی خۆمە هێن بەرزم کردی لە دوعایە مەقامی فەقر تەجەلاکە فەقرە تۆ ئەزمونێکی ئەفەرمی ئەم دەیتە دەست چێ ئەم دەیتە دەست دووریەک دژمنێک ئەفەرمی هەموو ئەگەر ئەوەش قبوڵمە بەڵام فإن لم يكن بك علي غضب فلا أبالي بس تو لم تورى نبيا من يعني لو حالة قرسيا أمي بير ناجي همو أمشكو دا صلاتي اللهم إني أشكو إليك ضعف قوتي وقلة حيلتي أفهمي بيد صلاتي بيكسي خم أجمع بارجيته وأنا يقول بقى أو أزموني إيمان يعني حضرت صلى الله عليه وسلم لدعاء أمي لما نجيب بيروزي رمضان حضرت عائشة فرمي زور ترين دعاية كفرمو بيتي اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني اللهم إنك عفو خوايتو زور ليبردي كريم زور يجبخشندي هر أوجنا تحب العفو تو ليبردنيش تخوجبه يعني كسيك أزموني خوجويستني شتيقناكا لم فقريت هناك يعني چی خوا خوی بو لێبوردەیە و لێبوردنیشی خۆشەوێ ئاخر خوا لێبوردنی خۆشەوێ بۆیە لێبوردەیە بۆ ئەوەی تحقیقی مەقامی محەبەت و عشق بکە خوا ئەبێ یعنی بە زمانێکی زۆر سادە و عارفانە خوا ئەبێ بە عاشق عەفو ئەبێ بە مەعشوق مقامك مقام محبته محبت لي يتجلى فهمت تحب العفو تو لێبوردنی شت خۆشەوێ دیکە تۆ شتێک ئەوە خۆشت ئەوێ و شیرین لە دیکەواتە فاعف عنی ئیکوا بەشی من مۆس کامەران باست لە فەقر و جۆرێ لە جۆرەکان خۆزەلیلکردن کرد ینی ئەوەی تر کە تۆ بچیتە ینی جۆرێ لە جۆرەکان ببیتەوە بە خۆڵ ئەوەندە تەواضعت هەبێ بەرامبەر بەخوا کە خۆت بە هیچ نەزانی بۆ نمونە مەحوی ئەفەرمێ چه خۆشە بەم هەموو عیسیانەوە یا ڕەبی بمبەخشی ببەخشە بگرە دۆزەخ خۆڵەمێشی کەم بوو یەک مسقاڵ سەیری ئەم خۆ بەکەم زانیە جارەدان بە تاوانباری خۆی و بەخشندەی خۆیانێ اینجاڵێ مەولەوی ئەفەرمێ مەیەوە تۆمار کردەی بیاردەم بڵیەوە زەردی ڕوخسار ئاوردەم هەرچەند شایستەی عەفوت نەدارون ڕووی شەرمەندەگیم وە دەرگادمان یا لە شوێنێک ترا فەرمێ ئەرسەد تاوانم جەحەد ئەو دەرەن دەفتەرم جەڕووی بێم سیاتەرن تۆ بوو یەرجە من جە پڕ ئینسافیت من ڕوو زەردی بێم کافیان کافی
ئەم مەقامە خۆ تواندنەوە یا خۆونکردن یا خۆ بچووکردنەوە لە بەرامبەر گەورەی خوایە ئێمە زۆرجار هەستەکەین ینی دوعا وەکو شتێک وەکو بێگاریەک لە سەرمانە ینی بۆم نەهراوە تۆزێ دەست بەرزەکەینەوە کە ئەنەوە بڵین ئەواز وەکو نوێژەکە لە کۆڵمان کردەوە ینی شتێکی ڕواڵەتیە هەستەکەی ئەوەی کە خاتو عایشە بە کابراڵێ بڕۆ قورئان بخوێنە ئەگەر نەگریایەوە بۆ دڵڕەقەکەی خۆت بگری ئێمە هەستەکەین ئەم قەسوەت و دڵڕەقیە لە دوعاکانمانە ڕەنگی داوەتەوە ئەو نمونانەی کە ئێنامەوە ئەوی کە جەنابیشت فەرمووت تا چەند پێویستە ئێمە لە ڕەمەزانە چۆن بەرامبەر بە دەسەڵاتدارێ بەرامبەر بە خاوەن کارەکەمان بەرامبەر بەو کەسەی کە تا ڕادێ بەشێکی کەم لە ژیانی ئێمەی دابین کردووە هەست بە کەمی و بە هینی خۆمانەکەین چۆن ئەبێت لە بەرامبەر خوایە ئەوەندە خۆمان بچووکەینەوە تا ئەوەی کە خوددا چاوی مەرحەمەتی لێمان بێ سێریکە خۆ بچووکردنەوە نییە ئێمە خۆمان بچووک ناکەینەوە ئێمە ئیعتیراف بە مەقامی هەژاری خۆمان بەرامبەر بەخوا جوانە نەک ئەوەی ئێمە گەورە بین خۆمان بچووکەینەوە یان خۆمان بچووکەینەوە مەقامی ئێمە نەبێ هەر ئەسڵەکە ئەوەیە ئەوەی کۆکو ئەو زاتە بەرزانە فەرمیانە ئەخە تۆ دلیل بە شعری دوو پیاو ئەەکەی ئەم دوو پیاوە سادە نەبوون نەخێر یعنی ئاعترافکردن بەوەی کەوکو حەزەتی مەولەوی فەرمێ من بە ڕووی شەرمەزاری بە خەجاڵەتی و چاوم لە ئینسافی تۆ و لە ڕەحمی تۆ دەفتەری سیامە یانمە بەردەمی تۆ ئەمە لوتکەی معریفەت خودناسیە ئەو دان ئەنێ بەناسینی خۆیە ئەزانێ خۆی چۆنە دەفتەری ئەعمالەکەی سیڤیەکەی ئەزانێ چیتیە ئەڵێ من ئەمەم تەقدیم کرد خۆ تۆ وەزانی من باوەدم بەڵام کاتێ ئەمە بەراوردەکەم بە گەورەی تۆ بە کەرەمی تۆ ئەمە چییە یحیای کوڕی معاذ ئەمە عاریفەکان دائیم ئەم دووشتانیان یەکی لە سیفەتەکانی تری عاریفان ئەوێ چۆن وەکو جەنابەت پێشتر فەرمووت عاریفەکان دوعای بێبەرژەوەندی کە دائیم بێبەرژەوەندی لە عاریفەکان بۆ تەمبوڵکی ئەوان سیفەتێکی تریشیان هەیە بەردەوام شتە دژەکانیان کۆ کردوتەوە یعنی هیچ تاوانبارێکت بینیوە مەگە بەدەگمە بە پێی خۆی چبێتە بەردەم دادگا و پۆلیس بڵێ کاکەم ئەوتانە من کوردمە فەرم بمگرن و عادی یاساکەم مەسەلە تەطبیق بکەن یەخەمە گەورەیە ئینسان ئەمە بکە وانێ قوربان کەچی عاریفەکان ئەمە تێشەڵە نابێ بچینە بەردەم دادگاکە و ئیعترافیش بکەین و هەموو سزاکەش لە کۆڵ نین ئەبێ هەمووش قبوڵمانە نەتیجەکەش یحیای کوڕی معاذ فەرمێ ئەفەرمێ من چۆن ئەفەرمێ کەیفە ئەدعوکە وأنا عاصٍ چۆن داوات لێ بکەم و من تاوانبارم وكيف لا أدعوك وأنت كريم أي چۆن داوا ناکەم کە تۆ بخلێ خۆش بووی کە تۆ بەخشندەی کاتێک کە تاوانی خۆم بەراورد ئەەکەم بە خۆم لە ڕوون ناداوا بکەم بەس کە بەراورد یەکەم بە لێ خۆش بوونی تۆ ئەگەر من سەیری خۆم بکەم و بە تاوانباری خۆما بڕۆم مەقامی فەقری خۆم تەحقیقم لە ڕوون ناداوا بکەم بەس کاتێک کە ئەزانم لێکێ داوا ئەەکەم ئەو ئومێدمەداتە کە ئەبێ داوا بکەم تحقيقي مقامي فقرك أوي حزتي محبية فرمي خو نسبتي من برامر بجهنم توزي خو الله بيجنيم إذا وامني شو السوتان بلام أزاني اللي خوشبوني تو بو من لهنان الدروي جهنم بو بهشت تقوري فضلك خو سوتان دني من بونا وجهنم هيج بهاي جهنم زيانك توزي خو الله بيجنيم بس کە تۆ لێم خۆشەوی جگە لەوەی بەهای لێ خۆشبوونی تۆ دەرەکەوێ یەخ مەقامی منیش بەرز دەبێتەوە بۆیە هەمیشە ئەو تحقیقی مەقامی فەقرە بەڕاستی لە دوعایە زۆر تەواو ڕەنگەداتەوە کاتی بەرنامەکەم تەواو بوو لەوە چێ زۆریش مابێ قسە لەسەر دوعا و ئەزمموی معنەوی ئیمانی دوعا بکەین بەڵامی تر کات بۆ کۆڵی دەرفەتمان نادا من زۆر سپاس دەکەم بە ئومێدیەوەی بینەریش و خۆشمان بتوانین ئەم فەرمایشتە جوانانەی جەنابەت ڕەنگ پێ بدەینەوە و لەگەڵ خوددایە ببینە جۆرێ لە جۆرەکان هاوڕێیەتیەک کە دوعاکانمان هەست بەوە بکەین کە خودای گەورە هەمیشە چاوی لێمانە و وەڵامی دوعاکانمانەداتەوە خۆی گەورە پاداشت باتەوە خۆ ئەجمعین خۆی گەورە مانگە بکاتە مانگی قبولکردنی عیبادەتەکانمان ئینشەڵڵا هەوڵ بدەین دوعای زۆری تیا بکەین و بەشێکیش لە خزمەت قورئانە دای بنین بچینە خزمەت دوعای پێغەمبەران لە قورئانە ئەو هەموو دوعانی کە فەرمیانە چەنە گرنگن ڕاستە دوعا شیرینانی حەزەتی عیسا
حەزەتی ئیبراهیم حەزەتی یعقوب یوسف عليهم السلام پێغەمبەران دوعای عجیبیان فەرموو خۆی گەورە لە قورئانە تۆماری کردووە کە ئێمە لە دوعاکانمانە پێویستمانە بچینەوە خزمەتیان زۆر جوانە یعنی بیان بینەوە بڵێن ئەمە دوعای گەورە عەبدەکان و عابیدەکانی خۆتن بۆیە وەکو پێ هەڵگری ڕێگای ئەوان ئێمە ئەم دوعانە ئەم داواکاری نەجارێکتر ئێمەش ئەیکەینە داواکاری خۆمان ئەهێنە خزمەتت خۆی گەورە هەموو لە یەکمان موفەقکە ئەمماگە بکاتەمانگی نور ئینشاءڵڵا بە هەموو اللهم ئامین زۆر سپاسی بەڕێستەکەم بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست لەگەڵ جەنابی مامۆستا کامەرانە وەکوڵێ شەرەفمەند بووین بەو بۆن و بەرامە خۆشەی کە لە نێو گوڵزاری معنەوی و ئیمانی دوعایە چنیمان و ئێمەش لێرەوە وەکو کەناڵی پەیام وەکو ئەم خزمەتکاری خۆتان من لە بەرۆکی ئەوەی دەدەم بە ئومێدی ئەوەی ئەم ڕەمەزانە بکەینە دەروازەی دوعاکردن و پاڕانەوە لەو خوایی کە ئێمەی زۆر خۆش دەوێ و هەمیشە لێمانەوە نزیکە و لە فەرمودەشدا هەیە کە ئەگەر ئێمە هەنگاوێک بۆ لای خوددا بنین ئەو لە ئێمە زیاتر ئەگە ئێمە بە ڕۆشتنی ئاسایی بڕۆین ئەو بەڕاکردن دێ بە پیرمانەوە با ئێمە ڕوومان لەخوا بێ و بەڵکو و خوای گەورەش ڕووی ڕەحمەت و مێهرەبانی و کەرەم و بەخشندەی خۆیمان تێبکە و لە دنیادا بە سەربەرزی بژین و لە قیامەتیشدا ڕوومان هەبێ لە خزمەت پێغەمبەرە صلی الله عليه وسلم سەر هەڵبڕین و نەبینە مایەی وەکۆی مەولەوی ئەفەرمێن دەممە مایەی تەزدیع و سەرێشەش بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا بە یەکگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم تاعەت و عیبادەتتان قبول وەرگیراوێ خواتان لەگەڵ